ئامادەی یاریگاکەی ئارڕاد لە یەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی پلەیەکی کوردستان لەسەر یاریگای دووەمی یانەی هەولێر پێشوازی لە 3 مێڵ کرد. یاریەکە 22 خولەک لە کاتی خۆی دواکەوت بەهۆی ئامادەنەبوونی ئۆتۆمبیلی فریاگوزاری. هەردوو تیبلانی و یەکەم تا ڕادەیەک ئاستیان لە یەکۆ نزیک بوو. هێرشەکانیان بە ئامانجی گۆڵ تۆمارکردن ئاڵوگۆڕ دەکرد. ئارڕاد لەم دەرفەتۆ نزیک بوو لە گۆڵ تۆمارکردن. 3 مێڵیش ئەم تۆپەی لە ستوندا و نەبووە گۆڵ. نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لە نیوەی دوم و دوای تێپەڕبوونی تەنها 2 خولەک ناوبژوان لێدانێکی سزای بۆ ئەڕاد ئەژمار کرد. موحسین وەفایی ئێرانی بە سەرکەوتووی جێبەجێ کرد و تیپەکەی بە گۆڵ یەکەم پێشخست. لە خولەکی 61 خەسرە و محەممەد ئەمین ئەنجامەکەی بۆ 3 مێڵ یەکسان کردەوە. لە خولەکی 72 فەرهاد حەکیم 3 مێڵی با گۆڵی دومیش پێشخست. لە خولەکی 80 شەوکەت محەممەد بە تۆمارکردنی گۆڵی دوم ئەنجامەکەی بۆ ئەڕاد یەکسان کردەوە. یاریش هەر بەم یەکسانێ کۆتایی هات. وڵی ناوەڵامە بە خاڵێکی ڕازی نینە زۆر باش گەمەی دەکەین بەس نازانین لۆ نابینەوە. یعنی حەزمەمان هەیە فورسەمان هەیە لەگە گۆچی دەمینینەوە لە عامودی دەداین نازانم نابینەوە ئینشاڵڵەوە دەکەینەوە یاریەکانی داهاتوو تاویزکەینەوە. دوسێ گەمەی مەعجەلیشمانەیە ئینشاڵڵەوە دەکەین بەو گەمە مەعجەلانە بچینە پلەکانی پێشەوە. الحمدلله فريق يعني حتى حدك استك باش بو امانه تشي دالين يعني فريق قرارات وابزانم تغييرك الزور كل جذري للاعبه يعني توزك حاولوا لعب هاش لاعبين هذا والحمد لله فريق مانجي باشي هبو بس دازاني يعني توزك اللي يقي فريق توانينا والحمد لله جاء افريكا سي نقطه مدس خفلينات وكي بيجي من نقطه يقبل الملعب قرارات وهر وصاجي سوباسيا ريكاراتكم وسوباسيا جمهوريتكم سوباسياواتكم فريقي مت منافسين يعني بس دازاني فريقي اخيري زور يعني بكت بيجن استنكي ونخوشي بو فريق مصدر دشكل والحمد لله فريق ما جرازينا وان شاء الله استك باش تقدم يعني ابد بەم شێوێ 3 مێڵ بە 13 خاڵ و با کاتی لە خانەی سێمایەوە. ئاڕاتیش بە 3 خاڵ لە دواوەی ڕیزبەندیە و 2 یاری دواخراویشی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.